یانەی کوردش FC یاخود تیپی کوردانی نیوکاسڵ کە لە ساڵی 2019 لەلایەن مفید تەختەقی لە بەریتانیادا مەزراوە چەندین ساڵە کە ئاستی باش پێشکەشەکەن و چەندین یاریزانی کوردیش کە لە ناوخۆی هەرێمی کوردستان لایەنەکان یاریان کردووە کە ڕویان کردوتە ئەوروپا لە وڵاتی بەریتانیا نیشتەجێن ڕویان کردوتە ئەمیانێ و خۆیان دەڵێن چەندین ئەنجامی گەوریان بەدەستێناوە چەند قۆناغێکی شان بڕیوە ئەیانەوێ بەرەو باشتر بڕۆن و خاوەنی هاندەرێکی زۆرن و بوون بە جێگەی هیوایەک بۆ کوردانی تاراوگا بۆ کەسانی کە ئارەزووی وەرزشەکەن ئێستا کوردانی نیوکاسڵ یەکێکن لە تیپە بەهێزەکان و چەندین ئەستێرەی پێشووی تۆپی پێکە لە کوردستانی ژاریان کردووە لەوێ لەو تیپە یاریەکەن. سڵاوڕێز بۆ بینەرانی بەڕێز بە خۆشحاڵیەوە ئێستا ئامادەین لە دیداری یاریچیتری کوردانی نیوکاسڵ تیپێکی بەهێز بەتوانە ئازبەرز و زۆر ساڵ زیاترە ئەم تیپە دامەزراوە بە حەقەت بۆتە جێگەی ئومێد و ئاسۆیەکی گەشت بۆ ڕەوەندی کوردی لەم شارە سمبولێکی جوانی کوردایەتی لەم شارە بە ناوی کورد و کوردایەتی و یاریەکەن بە هەستێکی جوان و عەشقێکی پاچی وەرزش دۆستانەوە و بەڕاستی بوونەتە هێمایەک یان سیمایەک بۆ کوردانی ئەم شارە و ناساندنیان بە زۆربەی ڕەوەندەکانی تری ئەم وڵاتە ئاسیان بەرزە لە کولی نایابی یاری دەکەن و کۆمەڵگەنجی بەتواناکە وتم عاشقن بۆ فوتبۆڵ و تۆپی تێ جێگەی دەستخۆشیە و کاپتن و بەڕێوەبەری گشتی تاقیل ناکرێت ڕۆڵ و سۆزیەوە لە بەرچاو نەگیرێت کەوا شەو ڕۆژی سۆ سەریەک بۆ هاوکاری و سەرفسنی تیپەکە. ئەمە کە سەرتاوە کوردستانەوە کۆز دەکەین بەریتانی بەتایبەت ئێمە یاریزان ڕاست دەکەین کە کۆچیش دەکەین بۆ دەرەوە لەمانەوەدا نەبڕین لە وەرزشەکەمان لە نیوکاسڵ تیپی کوردانی نیوکاسڵ بە سەرپەرشتی کاک موفید و کاخالید و مامۆستا کامەران کە سەرپەرشتی بە جوانەی دەکەن تیپێکە فراخود لە خۆشەویستی لە تەباری حەز ناکەی غەریبەی لێرە تیپێکە لە هەموو ئینگلاندا گەنگی داوەتەوە تیپێکی تا بڵێ بەقووەت و بەهێزن تیپ لە هەموو شارەکانەوە دێت بۆ ئەوەی دیاریمان ئەگەڕێن و ئێمان بەرنەوە بەس سپاس بۆخوای تیپێکین پێش ئەنجام یاری بۆ ڕۆژ دەکەین یاری بۆ هەوادارەکان یاری بۆوانەی دەرێ یاریزانی کوردی FC و یاریزانی پێشویانی نەورۆز و دەستخۆشی سۆ لە کاک موفید و مامۆستا خالید و کامەرانەکەم کە یارمەتێکی زۆریان بەسەوتی بەتایبەتی لە کاک موفید کە ناستا بە مفید تەختەقیەکەم کە لە 2009 ئەم تیپەی داناوە تیپێکی بەهێزی کوردانی بەریتانیای و زۆر سپاسی و کەساناکە کە یارمەتیان ناوین و من مهدی پیرۆت یاریزانی پێشووی نادی قەڵاتزێ و تازە پێکەشوانی سەمسماڵ زۆر خۆشحاڵم کە لە یەکێک لە تیپە جوانەکانی بەریتانیا یاری دەکەم کە ئەویش کوردی ژێفسیە کوردانی نیوکاسڵ کە بەڕاستی ئێستا یەکێکە لە باشترین یانە کوردەکانی بەریتانیا ئێمەش کە لەو تیپێدا یاری دەکەین ئامان زمانەوەی کە دانەبڕین لە یاریکردن بەڵام لە هەمان کاتدا تیپێکی بەهێزمان پێکەناوە کە
پێکاتەکەی هەموو یاریزانەکانی یەکێکن لە باشترین یاریزانەکان یادەکانی کوردستان بۆیە یعنی یاریزانە کوردەکانی شارەکانی تریش حەز دەکەن بێن لەو تیپەدا یاری بکەن و لە کۆتاییشدا زۆر سوپاسی کاک مفید تەختەقی دەکەین کە یەکسەر پەرشتیمان دەکەن. سپاس بۆ خوا تیپێکی بەهێزمانەیە تیپێکی تۆپمەمانەیە بە سەپەرشتی کاپتن مفید ناسا بۆ مفید تەختەقی زۆر سپاسێکن کە یارمەتی دەرمانە و کە زۆر هیلاکە پێ پێمانە و خەڵکۆرمانە سەرەتان تیپە لە دیڤژنی ئاخیرەوە دەستی پێ کرد دوای ئەوە کەمە یعنی ستێپ بای ستێپ هاتیم بۆ دیڤژنی ئەو ئینشاڵڵا ئەم خۆرەش بەبینەوە ڕێین بۆ پلای بێن دەست و چاوی کاک مفید و مامۆستا کامەران و مامۆستا. Hello, my name's Colin and I come and watch these lads every week. They're a good side, they're doing well in the league. I wish them well for the future. That's all. Good set of lads. I really enjoy watching them.